ئەو کاتان باش چۆنن دنیای ڕێز بۆ ئێوەی خۆشەویست ئەوڕۆ دەمێن دەقسە واسە بەس بە کورتی لەسەر پارتی بکەم کە گوایە پارتی هێزێکی زۆر باڵا دەستە بەڵام بە کردار زۆر قێزەوەنە یعنی هێزی باڵادەست لە خۆشەویستی جەماوەرەوە هەڵدەقوڵێ بەس ئی پارتی لە ئەرهاب لە خیانات لە پارەبەخشین لە دەگەینی قێزەوەن وەکو مەسائلی سێکس وەکو مەسائلی تەجەسوس یعنی سەر ئەو شتانە بناغەیتەنەیە بناغەی قوڵایی خۆشەویستی جەماوەریان نەمایە ئەو هێزەی کە مەسەڵەن چەند هەزار کەسێک بوون لە شاخ بەڵام بەحسێکی وا دەڕەندە و گەورەترین هێز لەبەریان دەلەرزی ئەوجا زۆر کەس دەرێ پارتی هێزێکی باڵا ئەوەیە زیرەکە نازانم زیرەکاتی لە چێیە وەرە هەموو مێژووی ئەو بکە هەر کاتێک داگیرکەران یان دەوڵەتە زل هێزەکان لە پشتی ڕانەوەستاینە هەراتیە ئاودی بووە ینی ئەو هێزە هیچ پێگەی ئەوە نییە و دوو پارتی وچێتی لە داگیرکەران لەوانەیان باشتر بەدەست ناکەی بۆیە لیان ناگەڕن قەت بڕوخێن و ئێمەمانان کە شەڕی دەسەڵات دەکەن یان هەر هێزش کە شەڕی هەر پارتی وچێتی نییە بڕواکەن شەڕی شەڕ و ململانەیە لەگەر تورکیا لەگە پارتی ئێران لەگەریەکێتی یعنی شەڕی ئەو دوو داگیرکەرەشە و دیت شتانیشەتیش چەند جارێک ڕووخا و ئێران دەستکەی کردەوە هینایەوە مەیدان لە قۆناغی گۆڕان کە گەشەی کرد بۆی ئەو دوو هێزە ئەوە نین کا بڵێ خەڵک لەگەڵیانە نا بە پێچەوانەوە باشترین نمونە لە ئەو جارەی سەتا هەفتای بەسەرەوە تەزویر بووە بەلای کەم سەتا دە پازدەشی دژ بووە دەنجی بە حزبەکانی تردا ینی 1985 خەڵک ئۆپۆزیسیۆنی وانەیە و بچووکترین وەزع دابێ بەلای کەم سەتا دەی کەش لە جەماوەرە هەڵپەرستەکەی پارتی وشەتی لە گەریاندا نابیت هاوڕێیان ببوون پارتی وێچێتی بەتایبەت ئێمە قسەمان لەسەر پارتی لەبەرەوەی پارتی حاکمیەتی فعلی هەولێرە و کوردستان و پایتەختە و سیاسەتی هەرێم زیاتر ئەو هەڵدەسوڕێکێتی وە هێزێکی پاشکۆیە هەم لەوێ ئیرادەی سەرکردە و بەرپرسەکانی هەر لە قۆناغی 2005 جەلال تاڵابانیەوە دەستی پێ کرد تا ئێستاکە دوو ئەوەیە پارتی هێزێکە ئەرهابی زیاتر دەکاتن یعنی هەندێک شتەیە ئەلەو خاڵەی وەرە سەیری ئەو 20 ساڵی بکە ئەوەندەی پارتی مەلەفی و کێشەی لەگە دەنجی ئازادی خوازان بە هیچێتی ناڵێن نەبووە گەلک کەمتر بووە لە چاو پارتی یان پارتی هەڵوێستی خەتەرترین واندیە یعنی ئەوەش بەەوە نابی ئەم دەزانام تیرۆر هەردوو لاکردیان پێشێرکاری هەردوو لاکردە کەس ناتوانین کۆڵیلەوەکە بەس ئەو هەموو دۆسیەی ئێمە لە ناوشتانی جوڵایە 1970 پارتیە ینی بە ئەوایەتی بۆ جایدن خەباتی جەماوەری پارتی زۆر ڕقی لێتوە بۆ هەندێ ئەو بە بەردەوام لە دەڤەری سەوز خۆپیشاندان و چالاشی جەماوەری هەوە لەو دەڤەرێت کە نەبووە ڕاستە لە دەڤەرەکەیەوە تەقە بووە شەهید بووە و گیراو بووە ینی بۆ ماوەیەک ئەوەیە بەڵام لە پارتی بواری نەدایە ئەجەبارە هەڵبینە سەر ئەوەی پارتی ڕاست سەرۆکاتی هەرێم و حکوومەت و تا ڕادەیەک نسبەی پەرلەمانی لەدەستە ڕاستە پایتەختی لەدەستە و ڕاستە بەخۆیان بڕیار دەن بەس هێزەکە زۆر قێزەوەنە هەر هێزێک لێی نزیکتەوە ماڵی کاو لەبێ ئەبێتە هێزێکی زۆر قێزەوەن لە ناو کۆمەلگا سەنجی جەماوەری بەوە دەڕوە باشترین نمونە هەندێک نمونەی بە پەلە بڵێ بەنمونە لە هەولێر هەموو ئەمە ئەوانەی لە هەولێر بین ئەزانین حزبی شوعی سۆسیالیست یەکێتی ئەو سێ هێزە سەدقاتی پارتی بەهێزبن پارتی لە هەشتاکان چەند مەفرەزەیەکی جارجار هاتە خوارێ خەڵکی جەماوەری ڕێخستنی نەبوو لە نوتیەکیش کە هاتنەوە ئێمە ئەزان یەک بارەگایان هەبوو هەموو حزبەکانی کە یەک بارەگای لاوازیان هەبوو هەموو حزبەکانی تر یعنی جمایان دەهات بە چەندین هەزار کەس دایمو سەعات ئەچوە بارەگاکان و پێش دەرگا و دەیان کۆمیتە و ئەوەیان هەبوو بەڵام بۆ وایان هات یەکێک لەوانە حزبی شوعی بابێن حزبی شوعی ڕاستە کەم پیشتراچی و سۆڤێت ڕووخا و مەدی ئەوە نەبوو بەس خۆ هێزێک بوو بۆ حەجمە نەبوو کە ئەوە پەرپوت بی 20,000 شەهیدی هەیە بەڵام 5-6,000 دەنگ دێنێ یعنی خۆوانە شەهید دەبن
حزبەکە وەکو ئەندامەشی ماڵەوەیان سەیر دەکەن، وەکو وراسی باوکو و برا و جەرجیان سەیر دەکەن، کەچی ئامادەنین دەنگ نادەن. یەکێک لە هۆکارە سەرشتەکانی کە حزبی شوعی هەر لە کۆنەوە لە دوای هەفتاونەوە پەیوەندی لەگە بەرەی پارتی قەت دوور نەکەتیتەوە، قەت دوور نەکەتیتەوە. ئەو یەکێک لەو خاڵانە بووە کە ئەو حزبە هەستی پێگرێت مادامە تۆ هێزەکی پێخۆت پێچەپە چۆن لەگە هێزەکی ئەقتاعی باوا بڕێن دەرەبەجی خێڵەکی وا ئەرهابی هەموو کات لە بەرەی ئەو بووی تەنانە سوێکی ئابیش کەتە بەرەی، یعنی بۆ کابینەی وەزارە. زائیدەن هاوڕێ عەزیز محەممەد، هاوڕێ عەزیز محەممەد کەسایەتێکی گەورە بوو نەک لە کوردستان، لە هەموو شەرق ئەوسەتیش، یعنی یەکێک لە ڕەمزە دیار و گەورەکانیان بوو زائیزەی لینینی وەگرت کەجی بوو ئەو مەلا مستەفای کە لە تەریق الشەعب بوو لە بیری 2000 کەسی پێ بە کوشتندا لە شوعی لە 73 و 79 دەیگۆ جیب العەمیل و عومەلا ئیسرائیل و ئەمریکان بیات جائزەکەی وەگرت یەک دنیا بەشان و باڵی دەکرد. ئەلێرە عەزیز محەممەد ئەو ڕۆژی جائزەکەی وەگرت بە تەواوەتی مرد. لەو لە بەرەی هەم جگەلەوەی درۆزن دەرچوو، جگەلەوەی کە پێشترێش هیچ مووقفەچینە بۆ ڕۆژێک لە ڕۆژانە سەر سەدان ڕووداوی سیاسی کاچی ملکات و خەڵک دادەنیشی بانەوە نییە ڕووداوی سیاسی دێتە پێش قسە نەکەی، کە تو قسەت نەکرد دەبێ مردی، دەبێ کەسەکی درۆزن خاستن کەزایدێکی سیاسی بی گرنگ دیتان کە مرد چی لە بۆ کرا تو قیاسەن بەنەو شیروان دەگری کێسە دەینە سەریش چی لە بۆ کرا، ینی باشە چیهانیان زیاتر ئیش و خەباتیان کرد. عەزیز محەممەد یان نەو شیروان، بەڵام بۆ عەزیز محەممەد سەتایەکیش ڕووی نەدا. بۆ لە تازەگە لە هەولێرێ ببورن نەوشیروان مستەفا بەبێ تەقدیراتی سەفارەتی هۆڵندا 250,000 بۆ هاوڕێ عەزیز محەممەدی لە 200,000 کەس تێنە بەڕی. یخۆ کوڕە هەولێری بوو 40 ساڵ 50 ساڵ لە 34ەوە لەناو ئەو خەبات و تێکۆشانە بووە. هەموو خاڵی سەرشی لەسەر نزیک بوونەوەی لە پارتی بوو. بینە سەر حسک هێزەش بوو، سەنگەکی خۆی هەبوو، بەڵام دوای ئەو لەگە پارتی نزیک کەتەوە ئەو هێزە سەنجی دۆڕە. کاکە هەمای حاجی محمود تا لەگەر یەکێتی بوو کە 2010 ئەوانە خۆ لەگە یەکێتی شەکل کرد بوو. بەو شێوەیە نەبوو بۆ گاڵتەجارینی سۆسیال میدیا، بەس کە لە پارتی نزیک بەوە چۆن بۆ گاڵتەجار تا ئێستاکەش بڕۆ سەر یەکێتی ئەو یەکێتی زل و زەبەلا و گەورەیە کە چه هێزەکی جەماوەری ئەوەیە بوو. یەکێک لەو هۆکارە سەرچیەکانی کە ئەوە پەرپوت بوو کە ئەو ئیشقاخە گەورەی تێڕوویدا کە ئەو هێزە هیچ ئەنەرخی لە ناو نمایە ئەو خەڵکی قوربانی دەرەی نمایە نزیک بوونەوەی بوو لە پارتی بە تایبەتی لە قۆناغی تاڵەبانی لە 2005ەوە تاوەکو ئێستاکەدا. لاهور چی ئیزافەی نوێی ناویچێتی کردیە؟ خاڵی بەقوەتی لاهوری چ بوو کە ئەو هەموو جەماوەرەی هەبوو هەیە چیە هەر مزەڕەت ململانێکردنی بوو لەگەر پارتی. ئەوەی لێوەرگرە و لاهور چی کەی پێیە؟ فەلسەفا علم یعنی چی پێیە؟ خاڵش کە ینی کۆسرەت لەو هەولێرێ بڕوا بکە ئەمە هەمومان لە خەڵکی هەولێرەین، یعنی یەکێتی یەکسان بوو بە کۆسرەت یەکسان بوو بە یەکێتی، بەس کە نزیک بۆ لە ماڵی بارزانی ئەو کۆسرەتە پەرپوت بوو بە خۆی جەماوەرەکەی، ئەگەنا جەلال تاڵەبانیش لە هەولێرە دەرەقەتی نەدەهات، یعنی قسەی کۆسرەتی لە هەولێرە دەخوات نەک قسەی تاڵەبانی. وە لە سیویەکی ئاب ئەوەندەی خەڵک ئەو سیویەکی ئابە ڕوویدا و خەڵک بەس خەمی ڕزگار بوونی کۆسرەتی بوو. یعنی بەو دەرەجەی کەتبووە ناو گەورەترین سیمبولی خەربەڕازیان ئەمە لە هەولێر بوون وەختی ئێران هەوڵی تیرۆری کرد خەڵک چی لە بۆ کرد؟ 200,000 کە پارتی ئیهانەی کرد مەسەلەن کە جارێک ڕێی نەدا جارێکیش بەخۆی هاتە 2003 چ خەڵکێک لۆی هات. بەڵام ئەدە ئێستاکە چ ماوەڕەشیمان لۆ هەمووی نزیک بوون لە پارتی. جەلال تاڵەبانی تا ململانەی ماڵی بارزانی دەکرد سەنگ و بێگەجە بوو. ئەو ڕۆژێک کە چۆسە گۆڕی مەلا مستەفای بەراعەتی دایە و ئەوە بوو سەنجی نەما ئەو جیابوونەوە گەورەی لێ ڕوویدا یەکێک لەو سەبەبانە بوو. لەبەرکەتە دوو کورسیەکەی خۆی ململانەی لەگە ماڵی مەلا مستەفا کوردستانی تەسلیم کردن
وەرە سەر گۆڕان بە چ بووە هێزەکی وا گەورە یەکێک لە هۆکارە سەرچیەکانی ململانەی بوو ڕەخنەگرتنی ڕادیکاڵانەی بوو لە پارتی وێچێتی بەڵام ئەو ڕۆژەی چوە دەسەڵات گۆڕان پەرپوت بوو ئەو ڕۆژەی کە قۆناغی نەوشیروانیش بوو 2014 ئەوەی وەی کرد لە 2018 هەندە دەنگ بینن 12 کورسێکە بڕوا بکەن یەکێک لەو سەبەبانە مردنەکەی نەوشیروان بوو یانی خەڵک تەعاتفەچیرۆ کرد وەکە نەوشیروان مرد ئەو هەموو خەڵکە متەعاتف بوو لەبەرەوەی هەم گۆڕان هەم نەوشیروان لەبەر ئەوەی بوو ململانەی دەسەڵاتی کرد تەسلیم نەبوو بەڵام کە نزیکی بووە ئەو گۆڕان یەکێک لە هۆکارە هەر سەرچیەکانی کە بوو ئەو هێزەی بوویتە گاڵتەجاری انتخاباتی ئەو جارە ناو سوسیال میدیا هەر ئەوەیە نزیک بووە لە دەسەڵات و لە پارە و لە پارتی کامە کەسی لە گۆڕانەکان یعنی مستەفای سەید قادر ڕێباز حەملان وەرە ئەو هەمووی بوونە پارتی قێزەوەترین کەسی سیاسین لەم سەد ئەوەندە بوونەوە یەکێتی وا قێزەوە نەبوون خودیان کادیرۆ عوسمانی بانی مارانی وان بوونەوە یەکێتی لۆ ئەوانەوە قێزەوە نەبوون لۆ عەبدوڵڵای چێخوا مبارەک و محەممەد حاجی و ڕێباز حەملان ئەوە کەتینە بەرێ لۆی دەبتە پارتی ئەو هێزە زۆر قێزەوەم بووە یان بۆرە سەیر کە 2300 ئەندام نووسەر و ئەدیب ئێستا بۆرە ئستفتایان لەناو بکە هەموویان پەشیمانە بووە گەورەترین لەکە کە دەنجیاندا ئیمزایان کردەوەی کە مەسعود بارزان جارشکە بتۆ سەرۆک لە کەمال مەزەر لە عیزەدی مستەفا ڕەسوول یعنی لە هەموو ئەو نووسەر و کەسایەتیانەی کە لە پارێزگاری کۆنی سلێمانی و وەزیری ڕۆشنبیر جەمال نازەم ئەوەیەک بوو سلێمانی ئەوانە خەڵکێک خۆشی دەویستن بەس بە یەک ئیمزای هەموو قێزەوە بوون لە عەدنان کەریمیەوە بگرە بە نمونە لە زەکەریەوە بگرە چ جەماوەرەشیان هەبوو بەس چ جەماوەریان مە دوای ئەوەی بوونە پارتی یعنی کامە ئەدیب و نووسەر و شاعیرە خۆی پێ عەنتەرە خۆی پێ خزمەتی کردی هەو وەختیار عەلی لە باس نووسی چەند پێگەی دابەسی هاوڕێیان من یەک نمونە دەڕنەوە لێرە سەد پەشێو عەبدوڵڵا پەشێو دیارە هەمووی باز ناکەم ئەو بەشە قسەکەی خۆم باسەکەم قسەی خۆی بۆ خۆی بمینێ بڕوا بکەنێن پێم بۆ دووتم پەشێوە تو ڕۆژێک 2 ساڵ لەمەوە بەر بوو وتم شتێک بکە بمری مەسعود بروسکە لۆ لێدا هەموو ناڵێم هەموو بەس زۆر تەئسیرە شەخسیەتت دەکا وتی لێ نادا وتم لێ دەدا لەبەرەوەی تو جوملەی وات نەگوتی زەدی ماری مەلا مستەفای شعرەکان زۆر گشتگیریە بروسکە لۆ لێدا لەوەی پێگەی جەماوەری خۆی پێخۆشەویستکە لە ناو خەڵک بەڵام هەر بروسکەیەکی مەسعود گەلە گرانە سەر تو ڕادەوەستیت گەلە گرانە سەر تو ڕادەوەستیت با پەشێوگوێری یەک دێرپە پۆزتیف باسییان بکە بزانە پێگەی چەندا دەبەزی کۆل ڕەنگی لە تیپی خۆی لە زۆریان خۆشەویست و جەماوەری ترین کەسیشە دەبە وێری یەک دێرپەوە بکە ئەو جملەیەکی گشتی گۆدوتی کەس نازانی دڵی خۆی بۆی دەداوە کەس نازانی چێ پێش چێ یعنی بەس دەیدی ڕفراندۆمی کرد چەنە سەری ڕاوەستا ئەو نمونانەم تەنیا بەگشتی لە هەموو حیزب و کەسایەتەکان تەنیا لە بەناوی یەکشتی حیزب کەس وەرن سەیری بکەن لە پارتی نزیک بتەوە ئەگەر قێزەوە نەبی ئەگەر جەماوەری ئاوانیە نەتەکابیتن هیچ تێدا نەمابی بەڵام بە پێچەوانەوە هەر ئەو یەکێتی وچیوی گەندەڵ دەست ئەوەیە خەڵک دەستەوە ناویچێتی وا قێزەوە نابی بە حیزب بە ڕێکخرا و بە کەسایەتی وا قێزەوە نابی بۆیە پارتی هەرچ دژی ئێمەمانان دەکا چێمان تێبەردەدا چێ دێ قسەمان پێدا لە سوسیال میدیا ئێمە قەت پێ ناکەین بە پێچەوانەوە خۆشەویستتر دەبین یەکێتیش یەکێتی هەڵمەتی لەسەر شێخ لەتیف کرد حاکم شێخ لەتیف کرد 8,000 دەنجی کرد هەڵمەتی هەواڵ ئەبوبەکر خێری ئەوەیە پێیان گوت بەعسی خۆ بەڵگەشت دوایە دەرکەوت بەعسی بوو کابرایش چەند درۆزن و بێ شەخسیەتیش بوو کەچی بە تاقتەنێ بە تەزویری قاسم سلێمانیشەوە هەواڵ ئەبوبەکر کەرامەت یەکێتیشکان 253,000 دەنجی هینا کاچی بن چ بەس پێچێتی کەتە ئەویان بووان بەس ئیتر دەرکەوت لە یەکێتی ئاست نەزمتر و بێ شەخسیەتترە لە یەکێتەکان
هاوڕێنم ئەو نمونانەم بۆ ئەوەیە ئەمە زۆر پێ خۆشحاڵین پارتی وێچێتی چێمان تێبەردا چمان لەسەر دەنووسن ئێمە پێگەورە دەبین بچووک نابین ئەو پارتی دژی هەر یەکێک بێ بەلای کەم 1670 خەڵک خۆشی دەوێ یعنی ئەو بڕوابکەەوە ڕێنمایەکی خۆش ئەوەی خۆبەخشانەیە لە بۆ پارتیا من دەکەم یعنی بە بەلاژ نەسیحەتیان دەکەین کە لە قازانجیاندا کە بڵێن کاکە ئەگەر دەتانەوێ دژەکانتان ئەزیەت برێم جەماوەری نەبن وازیان نەبینن بەڵام ئەوان بێعەقڵن با بەردەوام بن بە کەیف خۆتان چێمان تێبەردەدەن چێ دەنێرن چمان لەگە دەکەن هەر ڕۆژێ دەمانکەنە ئازاد ئێمە بەنگۆ ناشێن و لەبەر ئەوی چەند هێزەکی 76 ساڵی بی ئیمپراتۆریەتی ڕاگەیان ملیارەها دۆلار سڵتە لە دەست بی بەڵام بە حکمەوەی هێزێکی خیانەتکار و ئڕهابی و تاوەڵانچی و بنەماڵەیی کەس قسەتان هیچ کە لێ ناکرد کورە بابەر عیبە ئەو سەردەم بەسەر چوو خەڵک بێ بە قسەکانی گۆ بڕوا بکە ئەوە دەبینن لە فەیسبوک لە سۆسیال میدیا چی دیفاع لەو دوو حزبەی دەکاتم بزانە وەی یادە سەرۆکی پەرلەمانە شەرمان کۆمێنتدا دەخات زۆربەی مەسئولەکان هەر پۆستێک دەنووسن 1970 بەس ڕسوا دەکرێن ئێمە لەو سەردەمە دەژین یعنی ئەو شێوەیەکە لە ڕیفراندۆم لە بەرامبەریان هاوڕێیان هەربیستم ئەو سەرنجە بدەم شانسە پارتی وێچێتی تشت بن و هەر هێزێک بە تایبەتی لە پارتی نزیک بتەوە بزانن فاتحەی سیاسی لۆ بخوێن فاتحەی سیاسی بە مفهومە نییە بینێژی توخوا گۆڕانمانە بە دەردی ئەوەکەی گوتنی ئەوە مانە یەکێتی مانە ئەوە یان حزبی شوعی یان حسک کورێ یان یەک گرتو کە لە پارتی نزیک بۆ ماوەیەک کە هێزێکی کۆمەڵ کە گەشە ناکە بڕوا بکەن هەموو ئەوانە تەزویریان لەگە دەکرێت ئەگەنا دەبین سەنگەکی جەماوەریان لە ناو خەڵکی خۆ با استفتاچی زانستیانە و خەڵکەکی بێلایم کەم زانە چ خەڵکەک هاوسۆزن لەگەڵ ئەو هێزانەی کە ڕەخنەگری جدی پارتی کە قسە لەسەر ئازارەکانی خەڵک دەکەن نەک برینەوە پارتی خەتا لە خۆی وەلیاتی خەڵک ئەو هەندە قێزی لێ برتەوە ئەوە نییە خەڵقینی لێ ناتوو بچی دەبابەی بینی و لە گەرمیتی تروک ئیش بکەی و ببورن زیندانیانی بادینان ئەو حالە لێ بکە ئیبێکمان قێسەوەن دەبی یعنی ئەگەر هەر هێزش کە وەچی پارتی ڕەفتار بکە هەماش دەبیێنی بۆیە چێشەکە قین نییە چێشە ڕەفتارە خەڵک ڕقی لە سەددام دەبۆ خۆ لەبەرەوە نەبوو سەددام عەرەبە ئەگاری لەسەرە لەبەر ئەوە کوردی ئەنفال و چیمیا باران و تعریب دەکرد کاتە چی خۆش